پێشبڕکەیەکی چەکداری ژیری دەستکرد لە جیهاندا. شارپەرێز نووسیویەتی. جیهان لە ئێستادا پێشبڕکەیەکی تونگی چەکداری بەخۆوە دەبینێت کە هاوشێوەی سەرەتای سەردەمی ئەتۆمە لە ساڵانی 1940دا، بەڵام ئەمجارە ململانەکە لەسەر چەکی ناوەکی نییە، بەڵکو لەسەر سیستمی سەربازی و خودکاریەکان و ژیری دەستکردە. وڵاتە جلهێزەکانی وەکو چین و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕووسیا بە خێراییەکی بێوێنە کار بۆ پەرەپێدانی فڕۆکەی بێفڕۆکەوان و سیستمی بەرگری دەکەن کە دەتوانێت بەبێ دەستێوەردانی مرۆڤ بڕیاری هێرشکردن و لە ناوبرنی ئامانجەکان بدەن. ئەم دۆخە نوێیە ناونراوە بە تێکشکاندنی ئۆتۆماتیکی یەکتر کە تێیدا ئامێرە زیرەکەکان دەبنە بڕیاردەری سەرەکی لە گۆڕەپانی جەنگدا. چین لەم بوارەدا پێشکەوتنێکی بەرچاوی بەدەستهێناوە و لە نمایشە سەربازیەکاندا کۆمەڵێک فڕۆکەی بێفڕۆکەوانی پێشکەوتوو نیشانداوە کە دەتوانێت بە شێوەیەکی بە کۆمەڵ و هەماهەنگ هێرش بکەنە سەر ئامانجەکان. ئەم پێشکەوتنانە نیگەرانیەکی زۆری لەلایەن پێنتاگۆنەوە دروست کردووە، چونکە بەرپرسانی ئەمریکی هەست دەکەن لەم پێشبڕکەیەدا لە دوای چین و بۆ پڕکردنەوەی ئەم بۆشاییە ئەمریکا بودجەیەکی زەبەلاحی تەرخان کردووە کە زیاتر لە 13 ملیارد دۆلاری بۆ پەرەپێدانی سیستمی خودکاری. کۆمپانیای تەکنۆلۆژیە نوێیەکان وەکو ئاندۆڕیل خەریکی بەرهەمهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی زیرەکن کە وەک ئامرازێکی ڕێگری بەکاردێن بۆ واتایەی کە هەبوونی ئەم چەکانە وا لە دوژمن دەکات سڵ بکانەوە لە هێرشکردن. جیاوازی ئەم سەردەمە لەگەڵ جەنگی سارد ئەوەیە کە تەنها دەوڵەتەکان یاریزان نین، بەڵکو کۆمپانیای تایبەتەکان و کۆمپانیا تەکنۆلۆژیەکان ڕۆڵێکی سەرەکی دەگێڕن. هەروەها ئەم تەکنۆلۆژیا تەنها لای جلهێزەکان نییە، بەڵکو وڵاتانی وەکو تورکیا، ئێران، ئیسرائیل، هیندستان و پاکستان بە خێرایی پەرەی پێدەدەن. بۆ نمونە ڕووسیا جەنگی ئۆکراینی کردوتە تاقیگەیەک بۆ پەرەپێدانی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی وەکو لانسیت. لە ڕووی ئەخلاقی و یاساییەوە جیهان لە بەردەم مەترسێکی گەورەدایە، بەو پێی تا ئێستا هیچ ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی گشتگیر نییە بۆ کنترۆڵکردنی ئەم چەکانە. هەرچەند لە ساڵی 2004دا ئەمریکا و چین گەشتنە لێکتێگەیشتنێک بۆ ئەوەی مرۆڤ هەمیشە بڕیاردەری کۆتایی بێت لە بەکارهێنانی چەکی ناوەکیدا، بەڵام ئەمە بەس نییە و وڵاتانی وەک ڕووسیا هێشتا بەشێک نین لی. ژیری دەستکرد جەنگەکان خێراتر و ئاڵۆزتر دەکات، چونکە ئامێرەکان پێویستیان بە خەو و خواردنی و دەتوانن لە چەکێکدا بڕیاری چارەنووساز بدەن، ئەمەش ئەگەری هەڵگرتانی جەنگی هەڵەیان لە دەستدەرچوونی کۆنتڕۆڵ زیاتر دەکات.